لە یەکێک لە بەهێزترین یاریەکانی هەفتەی چواردەی خولی پلەیەکی کوردستان زانکۆی جیهانی دواوی ڕیزبەندی میوانداری خاچی خاوەن پلەی سێمی ڕیزبەندی کرد. هەردوو تیپ حەوداڵی سێخاڵی یاریەکە بوون، هەر بۆیە بە هێرشبردن و پێشڕەویەوە دەستیان بە یاری کرد. لە خولەکی پێنجی ئیبراهیم ئەحمەد توانی گۆڵی یەکەم بۆ زانکۆی جیهان تۆمار بکات. لە خولەکی 15 ئەحمەد عومەر توانی ئەنجامەکە بۆ خاک یەکسان بکاتەوە. لە خولەکی 38 کارزان هاشم بە لێدانی سەر گۆڵی دووەم و پێشکەوتنی بۆ خاک تۆمار کرد. خاک دەرفەتی گۆڵی زیاتریشی هەبوو لە دەستیدا. لا نیوەی دووەم لەگەڵەوەی زانکۆی جیهان دەستی بە فشارەکانی کرد بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە. لە هەمان کاتیشدا خاک دەرفەتی باشی بۆ ڕەخسا تاوەکو جیاوازیەکە زیاد بکات. لە خولە چێشتاوسێ نابژوان لێدانێکی سزای بۆ زانکۆی جیهان ئەژمار کرد. ئیبراهیم ئەحمەد گۆڵی دووەم و یەکسانی تۆمار کرد. لە خولەکی 90 ناسر ئەکرەم گۆڵی سێم و پێشکەوتن و سەرکەوتنی خاوەن ماڵی تۆمار کرد و کۆتایی بە چیرۆکی یاریەکە هێنا. بەڕاستی ئەو سەرکەوتنە یەکجار گرنگ بوو لەبەرەوەی بایەرزانەکانم گوت ئەگەر ئەو یاریە نەیبینەوە ئەم ناتوان بەردەوام بووم و ئەمە لە کەشمان زعیدەوە، بەڵام سوپاس بۆخوا دوایەوە توانیمان لە جێمی دوم لە کۆتاییەکان بگەڕێنەوە دوو گۆڵ تۆمار بکەین و یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتای پێبینین، توانیمان یعنی بگەڕێنەوە ناو ململانەکەی بۆ بمینێنەوە لە خولیان پلەکان. ئەوە بوو یعنی چەند گۆڕان کارێکمان کرد و بەڕاستی دەستخۆش لە یارزانەکان بکەم کە توانیان لەو کاتە سەختە بتوان لەگەر تیپێکی وەچی خاک کە لە پلەی سێمە بتوان سەرکەوتن بەدەست بێنین. بەڕاستی زۆر گرنگ بۆ یاریە. بەمەنجامە خاک بە 20 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی چوارەمی ڕیزبەندی. زانکۆی جیهانیش بە 9 خاڵ خۆی لە دواوەی ڕیزبەندی ڕزگار کرد. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.